بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين، واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا فاغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا رب إخوان، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا. خواهی گەورە دامەزراومان کە لە سەریمان، تەوفیقمان بە و هیدایەتمان بە، ڕزقی ئیمانمان پێ ببەخشە، ڕزقی بوونت پێ بەخشین کە هاتینە ناو جیهان و ناو دنیا. یا رب ڕزقی ئیمانمان پێ بدە، دامەزراومان کە لە سەر ئیمان و ئیستیقامەت و بۆ خوابوون. یا رب، یا رب خۆت ئاگال لێمان بێ. یا رب ذاتی گەورەی تۆ ئاگای لێ ئێمە بێ. یا رب ئاگدارمان بە ئێمە ناتوانین خۆمان بینە دەست خۆمان لە ناوە بین. یا رب تەوفیقات و هیدایەتی خۆتمان پێ ببەخشە. یا ئەرحەم الراحمین، عاقبەت خێریمان بە نەسیب بکە. یا ربی خوایە عاقبەت خێری بە نەسیبی هەموو ئەوانەی کە ئێستا بینەری ئەم بەرنامەیەن، هەموو ئازیز و خۆشەویستانەی کە لە کەناڵی ئاسمانی پەیام، لە سلێمانی، لە نووسینگەی هەولێر، لە شارەکانی تر هەوڵێن لەم مانگی ڕەمەزانەیە. خوایە عاقبەت خێریان کە. یا ربی خوایە تەوفیقیان بە. یا ربی خوایە ڕزق و بەرەکەتی خۆت بڕێژە بە سەریانە، محفوظیان کە لە هەموو شەڕ و خراپەیەک. یا ئەرحەم الراحمین. یا رب، یا ئەکرەم الئەکرەمین، یا غیاث المستەغیثین. ئەوەی ئێستا نەخۆشە و لەسەر جێگا کەوتۆ خۆتەی بینیت و حاڵی ئەزانی، فریایی بکەوە، سەبری پێ ببەخشە. یا رب، یا ربی خوایە شیفای بۆ بنێرە، دامەزراوی بکە و ئیمانی کامڵی پێ ببەخشە. خۆی گەورە تەوفیقمان بۆ هیدایەتمان بە. ئەم مانگی ڕەمەزانەمان لێ قبوڵ بکە و ئەم سەرەتای ڕەحمەتەمان لێ وەربگرە. یا ئەرحەم الراحمین، یا ئەکرەم الئەکرەمین، یا غیاث المستەغیثین. اللهم آمین آمین یا مجیب السائلین. خۆشەویستانم، ئێمە بەرنامەی بەربانگمان لە خزمەتی بەڕێز و خۆشەویستا دەست پێ کردو و خۆی گەورەش ئینشاءالله بە مەرحەمەت و سۆز و میهرەبانی خۆی هەموو لایەکتان و هەموو لایەکمان داوەپۆشی ئینشاءالله. فەرمووی. چەندێک بۆمانەکرێت لەم مانگە مبارەکەیە با قورئان بخوێنین. هەندێک لە خواناسان لە ڕەمەزانیانە کرد بە 3 بەشەوە بۆ قورئان. لە هەموو دە ڕۆژێکە ختمێکی قورئان، واتە لە 3 ڕۆژە 3 جوزء قورئان لە هەموو ڕۆژێکە بخوێنین. سڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمانە زۆر گەورەیە. ئەگەر بۆتان کرا هیچ نەبێ ڕۆژی با جوزئی قورئان بخوێنین بە پێی توانامان. ئەگەر کەمتریش بوو گرنگەوەیە بەشێک لە قورئان خوێندنمان هەبێت. خۆشەویستانم، ئەوانەی قورئان نازانن
خۆ ئەتوانن سوورەتی فاتیحە چەند جارێک بخوێنن، ئەتوانن ڕۆژانە سوورەتی ئیخلاص زۆر بخوێنن بە ژمارەیەکی زۆر. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خۆ سڵاوات لە دیاری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەتوانن زۆر بن. چەند خۆشە ڕۆژانە 1000 سڵاوات لە دیداری حەزرەتی ڕەسوول الله بدەین صلی الله عليه وسلم. قورئان یەکێک بێت لە ئیشە زۆر گرنگەکانی مانگی ڕەمەزانمان، ڕۆژانەی ڕەمەزانمان، بەڵکو دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری. شەو نوێژ بۆ نوێژی تەراویح، ئازانم شەو نوێژ زۆر ئاسانە، خۆ نوێژیش تەراویحیش هەر لە شەوە ئەکرێ، بەڵام کە تۆ هەڵەسی بۆ پاشیەوە توانی 2 ڕکعات 4 ڕکعات چەند ڕکعاتێک شەو نوێژ ئەنجام بدەیت. پارێزگاری لە نوێژەکانمان بکەین بە تایبەتی لە مزگەوتەکانە، سەدەقە و چاکەکردن و بەخشین، دوعای زۆر بکەین، مناجاتی زۆر بکەین لەم مانگەیە. فێری مناجات ببین، چێژی لێ ببینین وازی لێ نایەنین. فێری دوعا ببین لە خزمەت پەروەردگارە، وازی لێ ناهێنین. خۆی گەورە فێرمان کە، فێری ئەم دوعا جوانانەی کە خۆی گەورە پێی خۆشە لێ بپاڕیتەوە. سیلەی ڕەحم لەم مانگەیە، وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين فإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. هەموو ڕۆژێک ئەم مانگە مبارەکە ڕەحمەتە بۆ ئیماندار، بۆ گوناهبار، بۆ هەموو خەڵکی، بۆ تەواوی بەشەریەت، بۆ نەخۆش، بۆ هەموو کەسێک. رحم الله رجلا قام من الليل فصلى. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ڕەحمەتی خوا لەو پیاوەی کە شەو هەڵەسێت، فأيقظ أهله، خێزانەکەی مناڵەکانی هەڵەسێنێت، فصليا ركعتين، 2 ڕکعات نوێژ بە یەکەوە ئەنجام بدەن، و بۆ ئافرەتانیش بە هەمان شێوە. سەواب و ئەجر و پاداشتەکانی مانگی ڕەمەزان زۆر زۆرە، مەغفیرەتێکی گشتی. خی گەورە لەم مانگەیەش یعنی لە تەواوی ئیمانداران خۆشەوێ مەگەر کەسێ خۆی نەیەوێت. ئەگەر ئەمانەوەی خوا لێمان خۆشە بێ إن شاء الله. من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. گوناهی ئەو پێشە ئەسڕێتەوە. عتق من النار ولله عتقاء من النار في رمضان وذلك كل ليلة. هەموو شەوێک کۆمەڵی ئازاد دەکرێت، هەموو شەوێک کۆمەڵێک گردن ئازاد دەکرێت لە ئاگری دۆزەخ. وەڵامدانەوەی دوعاکانمان چەند خۆشە، خۆی گەورە وەڵامی دوعاکانمان باتەوە. تخوا سەیری ئەو حاڵەتە بکەن لە مەلەی ئەعلایە تۆ وەرگیرابیت و دوعا لێ قبوڵ بکرێت، بەڵێن ئەمە دوعای فڵانە کەسی کوڕی فڵانە کەسە کە ئێستا خۆی گەورە لێی وەرەگرێت. الله الله، نازانم ئەم ئیمانی ئێمە لەکوایە کاتێ ئیمانمان بە قیامەت، بە ڕۆژی ئاخرەت، بە نزیکی لە خوا، بەوەی کە خۆی گەورە ئەمان بینێت، شتەکانمان ئەبیسێت لەکوایە. بەخوا ئەبوایە بتاوانێت، یعنی بتوانایەتەوە لە خۆشییانە، ئەبوایە لە خۆشییانە لەم جلو بەرگەی خۆمان دەرچووینایە، ئەبوایە دایمە دڵمان خۆش بایە، چونکە خوا ئێمەی خۆشەیە و بە لوتفە لەگەڵمانە، میهرەبانە لەگەڵمانە. چەند شیرینە، چەند گەورەیە. وللصائم عند فطره دعوة لا ترد. وەختی ڕۆژوەشکێنیت دوعایەکەیە یعنی لەو کاتا دوعا بکەی، دوعاکەت گیرایە وەرەگیرێت. خی گەورە زۆر ویزگەی داناوە بۆ وەرگرتنی دوعاکانمان، هەتا ئێمە فێری دوعا ببین، هەتا شەوقمان بۆ دروست بێ. شەوق نابێت شەوقمان لێ ببڕێت. بەخوا شەوق لە ئیماندار بڕا ناتوانێت نوێژێکی پڕ لە خشوع بکات، بەخوا زیکرێکی پێ ناکرێت، بەخوا بە شەوق ئێمە ئەڕۆین بەڕێوە. ئەو بەنزینەی ئیشمان پێکا شەوقە، شەوقی ئەم ڕێگە مبارەکە، شەوقی گەیشتن بە لیقای خوا، شەوقی ڕێگەی سلووکی ڕێگەی خواناسی، ئەوەی کە دۆستان و ئەولیاکانی خوا پێی گەیشتن. لەم مانگەیە مانگی کۆکردنەوەی گەنجینەی چاکەکانە کە فەرزی 70 فەرزە، بە 70 فەرز بۆتە نووسرێ. شەوی قەدری تایە خۆشەویستانم، شەوی قەدر، بەس قەدری تیا وایە شەوی قەدر کافی بوو بۆ ئەوەی کێمە دڵمان پێی خۆش بێت. شەوی قەدر فەرحەیەکی تایە کە خوا دڵی خۆشە، خی گەورە پێی خۆشە ئیماندارەکان مسلمانان ئاوا عیبادەتیەکەن. خی گەورە بە چاوی مەرحەمەت سەیرمانەکات، و هەر کەسێ خی گەورە بە چاوی مەرحەمەت سەیری کا و حکو حەدیثەکەیە فەرمێت لەم یعذبه ئەبەدا، قەت سزای نادات.
تخوا فرسەتێکی گەورەیە دوعا بکەین خوایە بە چاوی مەرحەمەت سەیرمان بکە ئیلاهە العالەمین لەم ڕۆژانەیە لەم کاتەیە یا ڕەبی ئەوەی سەیری ئەم بەرنامە ئەکا ئیلاهە العالەمین بە چاوی مەرحەمەت و سۆز و میهرەبانی سەیری خۆی و ماڵ و مناڵی بکە یا ڕەب العالەمین هەمومان داپۆشە لەژێر ڕەحمەت و مەرحەمەت و میهرەبانی خۆتە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ إن الرحمة لا تنزل على قوم بهم قاطع رحم قومێک خەڵکێک سیلەی ڕەحمیان پچڕاندە بێت خۆی گەورە بە چاوی مەرحەمەت سەیریان ناکات سیلە لە پەیوەندیەوە هاتووە چکە کۆ دەکاتەوە تۆ بە 1000 دینار سیلەی خۆت بەرامبەر بە فەقیرێک دەرەبڕی یعنی چاکت لەگەڵا کردو بە 1000 دینار عەطفت هەیە بەرامبەری فڵانە کەس بە سیلە بە سیلەی ڕەحم لەبەرەوە سیلەی ڕەحم بەردەوامیەتی تایە کۆکردنەوەی تایە عەطف و سۆز و میهرەبانی و حب و ڕەحمەت و ڕەهبەتی ڕەئفەتی تایە سیلەی ڕەحم بۆ کێیە؟ ئەوەی کە واجبە لەسەرمان بۆ براکانتە بۆ خوشکەکانتە بۆ مام و خاڵ و باو باپیرانتە بۆ دایک و باوکتە ئەمە سیلەی ڕەحمە هەتا گرنگی پێ بدەیت طبعا ڕەحمی خوای گەورە بۆ تۆ زیاتر داوارێت زیاتر لەسەر تۆیە حەدیسی قودسیە فەرمێت ئەنە الرەحمان خوای گەورە فەرمێت من ڕەحمانم کە ئیشتیاقی ئەم ناوە لە ڕەحمەوە هاتووە ناوێکە لە ناوەکانی خوای گەورە ناوی الرەحمان لە ڕەحمەوە هاتووە لە ڕەحمەتەوە هاتووە حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ڕەحمەت پەیوەستە بە عەرشی پەروەردگارەوە خوای گەورە فەرمێ من وەصەلەنی وەصەلەه الله پێغەمبەر فەرمێت هەر کەسێ سیلەی ڕەحم گرێ بدا بەهێز بێتیایە خوای گەورە ڕەحمی خۆی زۆرە بەرامبەری و هەر کەسێکیش بەو جۆرە نەبێ ئەوە ئەفەوتێت و وە گوناهبارە بێت ئێمە بە چەند چرکەیەکی کەم چرکەش نابات لای خۆی گەورە زەمن و کات و ئەو شتانە نییە لەبەرەوە بە لەحەزات تۆ ئەگەیتە خزمەتی خۆی گەورە بۆی کە یەک تەلەفۆن بۆ خزمێکی نزیک دەکەی بۆ ئامۆزایەکە کە نەخۆشە بۆ برازایەکت بۆ خوشکەزایەکت یەکەیت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت لە ڕۆژی قیامەتە ڕەحمیەت ئەبێ بە شتێکی مجەسەم وەکو جسمێک وەکو ئینسانێک زمانی هەیە ئەڵێ یا ڕەبی فڵانە کەس زوڵمی لێ کردم قەتعی کردم نەیهێڵام عەزیەتی دام خۆی گەورە فەرمێت ئایا تۆ ڕازی نابێ ئەی سیلەی ڕەحم ئەوەی تۆی پچڕاند بێ منیش نەمەوێت ئەوەی تۆی بەسەر کرد بێتەوە منیش بموێت و نزیکی کەمەوە لە خۆم سیلەی ڕەحمیشە فەرمێت ڕەضیت یا ڕەب ڕەضیت یا ڕەب ئەچێتە سەر پردی سیڕات تۆ ئەتەوێت بپەڕیتەوە لەسەر پردی سیڕات ئەوەستێنرێی لە هەردوو لای پردی سیڕات وەستاندن هەیە ئەمانەت پارێزگاری لە ئەمانەت ئای چەند قورسە ئای چەند گەورەیە لەگەڵ سیلەی ڕەحمە وەڵڵاهی ئازیزان قورسترین مووقیفی قیامەت بەرزەخ نییە نازانم من وایە بینم والله ئەعلەم پەردی سیڕاتە لەگەڵ ئەو کاتی کە خوای گەورە بانگ دەکات یەک محاسەبە ئەکرێ یا ئەڵڵا لە تەریق بوونەوەی ڕۆژی قیامەت چەند قورسە یەکێک لەوانەی کە لە نزیک بوونەوە لە مردنە گەڕاوەتەوە ئەڵێت یەکێک لە هەرە عەزابە سەختەکانی قیامەت و بەرزەخ بریتیە لە خەجاڵەتی لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاماژەی زۆر هەیە بە ئەو خەجاڵەتی کە تووشی ئینسانە بێت ئەڵێ ئەو خەجاڵەتی ئینسان لە دنیا تووشیە بێت تۆ بۆ نمونە حەز ناکەی گوناهێک دایکت باوکت مامۆساکەت خەڵکێک کە شەرمیان لێکەی بیبینن ئەگەر پیان زانی و بینیشیان ئینسان چەند شەرمەزارە بێت دی ئەڵێ لە ڕۆژی قیامەتە لە بەرزەخە ئەو گوناهانەی کە ئینسان پێوە خەجاڵەتە بێت هەر ئەوە بۆ خۆی تەعزیبێکە جەهەنەمی ناوێت یا الله عەرزی هەموو ئەعمالە کرێت ئەوانەی نزیکبوونەوە لە مردنیان بینیوە عەرزی عەمەلیان کراوە محاسبەی عەمەل زۆر ناکرێن کەمیان محاسبە ئەکرێن چونکە هێشتا نەمردوون تا محاسبە بکرێن عەرزی عەمەل پیشانە نەدرێت تۆ فڵان کارت کرد هیچیشیان پێ ناڵێن مەلایکەکان لێیشیان نایەن عەزیتیان نایەن یەکێک لە مەوقیفە زۆر قورسەکانی ڕۆژی قیامەت خەجاڵەتیە
یەکێکتر لەوانەی نزیک بوونەوە لە مردنی بینیەوە قسێکی زۆر جوانەکە ئەڵێ یەکێکتریان فرامۆشکردنە فرامۆش بکرێت. ئێستا ئێمە بچین بۆ دایرەیەک بۆ شوێنێک موعدمان لەگەڵ پیاوێکە هەیە ئەڵێ سەعاتێکی تر سەعات ئەوەنە منیەم بۆلات باش لە سەعات ئەوەندەی کە ئەو دیاری کردووە ئەچینە فڵان شوێن سەعات هەیە 2 سەعات 3 سەعات 4 سەعات دوای ئەوەش نایەت چەند قورسە تا ئێوارە چاوەڕێیەکەیت دوایی پێگەی چ گلەیەکی قورسی لەکەی فڵانە کەس ئەزانی تۆ چ تەعزیبێکی منتدا 4 دانە سەعات من لەو شوێنەیە چاوەڕی تۆم کرد چەند قورسە چاوەڕوانی ئەم پیاواڵێ کە من برامە بەرزەخ کە بینیم شتێکیان پیشان نام کە بۆ دنیای بگەڕمەوە ئەویش تەعزیبێک کە من ئاگری دۆزەخم نەبینی من سزا نەدرام لە زەمهەریرە نەم چەشت ئەوانم نەبینی بەڵام فەرامۆشکردنم بینی چه عەزابێکی سەختە چەند قورسە هەزاران ساڵ لە شوێنێکا فرامۆش دەکەن جێتە هێڵن حەقیان نێ بەسەرەوە کەسی لێ نییە هیچ شتێکی لێ نە ئەمری نە هیچ چەند قورسە فرامۆشکردن ئەمانەت و سیلەی ڕەحم لەسەر پردی سیڕاتە وێسیان نەوێ ئەوەستن و ڕێگەمان لێگرن خۆی گەورەی ئینشاڵڵا بمان پارێزیمێمە لەسەر ئەم بابەتە ئیمانیانە بەردەوامە بین و ئەمڕۆمان دەربارەی سیلەی ڕەحم و سیلەی ڕەحم کێ ئەگرێتەوە ئەوە باسەکەین کێ سیلەی ڕەحم ئەگرێت یعنی شمولی کێ ئەکا ئایا هەموو خەڵکی ئایا هەموو نەوعی خزمەت دوایی دیاریەکەین ئینشاءڵڵا و باسی یەکەین پشتوە خۆی گەورە ئێستا شەشینە خزمەتی بەسەرهاتی چاکانی کورد لە خزمەت مامۆسای خۆشەویستمان مامۆستا فەتحی زوراری لە شاری هەولێری خۆشەویست فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه ربنا أفرغ علينا صبرا وتوفنا مسلمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار براخش كاني مسلمانم سلام ورحمة وبركاته خواهي قول برجي بسلام ولايك ما دا إن شاء الله خواهي قول عاقبة ما خير بك إيمان ما سلامت بك يا ربي خواهي قد نقينا ئەو ڕۆژەی ئەو کاتەی ئەو فکرەمان لۆبێ کە خۆمان پێ لە خەڵک گەورەتر بی یان خەڵکی بەکەم بزانین وکو خوای رب العالمین دەفەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم يعني حتى خوای رب العالمین دەفەرمێ شتی خەڵکی بەکەم مەزانن چ جای خەڵکەکە يعني قەت ئینسان نەگاتە ئەو ڕۆژەی کەەوە خەڵکی پێ هیچ نەبی یان خەڵکی بە ئێستێزا تەمەشا بکە یان تووشی عوجب و لە خۆبایی بوون بین ئەمە کە سیفاتێکی زۆر خراپە خوای گەورە لێت تۆڕە دەبی. خوای رب العالمین کە باسی ئەسحابی پێغەمبەر دەکە عەلەیهی سەلاتو وەسەلام طبعا وەختایەک ئەوان تووشی عوجبن ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا کە لەو غەزایە چجا سەحابە هەندە زۆر نەبوونە 12,000 سەحابە 10,000 لە فەتحی مەکەیی بوو لەوێ دوای کە بوونە مسلمان بوونە 12,000 جا لە خۆ نەوعەمە هەندێک عوجبیان گوتان قەلەن نوغلەبە ئەبەدەن لەمە دوای قەت کە زۆر سەمەدازار نابی ئەوە بوو خوا دەفەرمێ یعنی عەردیان لەسەر تەنگ بووە سبحان الله يعني لەبەرەوەی ئینسان تووشی عوجبنەی خۆی پێشتەبی عالمی پێیت نەبێت ئەمە زۆر سفاتێکی خراپە شاعری دەی لا تهین الفقير علك أن تركع يوما والدهر قد رفع قد نەکەی ئیهانەی خەڵکی بکەی بەرێ خەڵک چنیە فرانکە خێزانی چنیە منداری چنیە ڕەنجی چنیە ئیشی چنیە بەژن و بارای چنیە بەکەل چنایە عیلمی چنیە وتاری چنیە تەلەڤیزیۆنی چنیە فرانی چنیە ماری ئەو شتانە زۆر خراپە لەبەرەوەی تو ئیستیهزاکردن بە خەڵکی لێ خوای گەورە ئەوی بەرز کاتۆ علك أن تركع يوما ڕۆژێکدا بێیان لەعلەکە بەتەمە ئەتمنەوی بی والدهر قد رفع يعني خوای گەورە لە زەماندا ئەی بەرز کاتۆ خۆشەویستانم الحمد لله هەزار شکر لۆ خوای گەورە کە ئەمن قسە بەسەرهاتەشی خۆم هەیە حەزەکەم بجێڕم و بەڕاستی کە بەڕاستی دەرسە لۆ من وەلۆ ئێوەش بەڕێزی ئینشاءالله قەت یعنی وها نابن طبعا من لە نەخوێندەواری وەبوومە فەقێ کە دەستم بە خوێندنی مەلایەتی کرد و یعنی حتا کوردیم هە نەدەزانی قورئان الحەمدە هەی دیدی بە ئەلیف بێ دەست پێ کرد پاشان چوومە ناو فەقێیان لە فەزل و کەڕەمی خوای گەورە لە ناو فەقێیان مەرحەلەی فەقێیاتی ئەوایە پێی دەرێن سوختە بیدایە دوایە تۆ مستەعید بدەبتە مامۆستا ئیجازی وەردەگری سوختە بیدایەتەکەیە مستەعید وەکو بڵێ لە ئەعدادیە و کولیەیە یعنی ئەوەی ئامادەیە لۆ مەلایەتی مەرحەلەکانی سەرەوە دەخوێنی ڕۆژێک گارەگارمان بوو لەگەر فەقێیەکی هەر بە قسە
مامۆستایەک لێ و مستعید بوو خوا عەفوی یا ڕەبی گردەنیش خۆش و ئازابی ئینشاءالله سبحان الله یعنی شەقێکی لێدا و قسەچیشی کرد گوتی ئەوە شەقەشی لە پشێدام گوتی ئەوە لۆ حەمباری باشە یعنی لۆ حەمباری کە ئەنەوە بچم حەمباری بکەم لە بازار و حەمباری عەیب نییە بەڵام کە ئەمن فەقێ بم طالب العیلم بم یعنی لۆ بچم حەمباری بکەم وەلحاسر ئەو قسە زۆر تەئسیری لێ کردم ئەو قسە زۆر تەئسیری لێ کردم یعنی کە ئەنەما ئەو بەخۆی تەمەنەکی گەورەی هەبوو خەریکە مەلایەتی خلاص ئەکا ئەمش مندارێک مۆزە من الحمد لله طبعا داکمە لە گچکاتی وەفاتی کردی خوا عەفوی کە بابشم پیاوەکی دیندار و چاکە الحەمد بەس لەبەرەوەی مەلا نەبووە خوێندەوا نەبووە یعنی وەکوم خەڵکیکە نەبوو برێم پێم بێ کوڕم ئەو کتابی بخوێنە ئەو دەرسە بخوێنە بڕۆ فرانس یعنی مەبەستم ئەمن لە مەدرسەشی دەمخوین خوای گەورە فەزل و کەرەمی زۆر الحەمد لله جا من لە فەزل و گەورەی خوای گەورە ئەوەیەک لە قسەکان و زۆر جاریش هەندێک هەبوون قسەیان پێ دەیان گوت قەت تو نابیە مەلا جا الحەمد لله بمە مەلایەوان قسەکەیان نهاتە جێ بەڵام قەسەم بە خوای گەورە ئەو مەلا و مستەعیدەی کە دەرێم کە زەلام بوو گەورە بوو خوێندنیشی مەرحەلەکانی ئاخیری بوو کاتێک کە خوێندنی خلاص کرد قەسەم بۆ خودایەکەما لەو بازاری شێخە لای خوای گەورە کردی حەمبار قەسەم بە ئەڵڵا کەمە خوای گەورە کردی حەمبار لەو شێخە لای حەمباری دەکرد وها تووشی حالەتەشی بوو یعنی مەبەستم بزانە ئەو کەسەی کە تشتێک لۆ خەلکی ئەوە بکە خوای گەورە کوو بەسەردادین تو کاکە ڕەب العالەمین لۆی ئینسان قەت ئیهانەی خەڵکی نەکە یعنی ئەوە کە شەقێکی لە مندا گوتی ئەوە لۆ حەمباری باشە یعنی بڕە قەرە بوو خوای گەورە وەی کرد قەسەم بە ئەڵڵای کەم خوێنیش خلاص کرد بە مەلایەتی بۆ حەمبار لەو بازاڕیشە خەڵی حەمباری دەکرد جا لۆی بەڕاستی قەت نەکەن زۆر جا ئافرەتان دەرێن یعنی کە باسیێکە دەکەن ئەوی مارێ فران کەسی هیچ نییە یان مندارەکانی هیچ نییە هەندە بێحار بابە وەمەرێ کاکە وەمەرێ واللهی لۆ هەیە مندارەکەی وی صالح و عاقر بێ ئەوەکەی تو بێحار بی قەت خەڵکی مەشتێنەوە یعنی قەت ئەو قسانە بە خەڵکی مەرێن لەبەر لە خۆ دێتە جێ وەکو دەرێ من حەفەرە بیان لێخی وەقع فی ئەوەی مەسەن قۆرتەکی لۆ خەڵکی لێ بدە قسەکی بە خەڵکی بەخۆی توش دەبیتن لۆی ئینسان زۆر ئاگای لە خۆبی لە کتابەکەم خوێنتەوە دەرێ کابرایەکی دەورەمەند شیوەشی کردبوو لەگە بخۆ بە خێزانی مریشکەشی سۆ کردبەوە فەقیرەی لە دەرگایدا ژنەکەش تو هاتو گوتەوە فەقیرە کە داوای پیاوە کە داوای خواردنیامە دەکا وتی بڕۆ دەرکەن خۆی لە تووڕەکە دەری کرد سێنێ ناگە ئیستراحەت بکەم يعني سبحان الله وأما السائل فلا تنهر خلق تهرمدا خلق تهرمدا خلق أو مكة خلق بكم مزانة خود بيش تكبي لبروي خواي جورا معز مذلة خلق جورا دك وخلق زليل دك رب العالمين در سبحان الله وجد دوك أبراه فقير بو خيزاني خود بيبخيو ناكل هذا استاد تراقدة خجنكي تراقدة فقير بو دروزي دك ئەو فەقیرەی پێشترێش کەەوە دەرۆزەکەرەی مستحق بووە نەک دەرۆزەکەرە چی ئێستا دەورەمەند دەرۆزەی دەکەوانە دوم لە قیامەتی گۆشتە بەدوم چای وەندیم دەرێ سبحان الله خوای گەورە ماری بەسەدا بارن واز لە دەرۆزە هینا تۆبەی کرد و ڕوو لە خوای کرد هەرستا ئەو ئافرەتەی خواست ئەو ئافرەتەی خواست مارە شڕێکی خەست و ڕۆژێکیان دانیشت بەخۆ بە خێزانەوە دانیشتە بوو دەرێ وەختایە چی ئەو هەشیویاندا نابوو لە دەرگایاندا وەختەی جەمەی دەرێ خێزانەکەشی چوو وەشی چوو هاتەوە بە گریان هاتەوە گوتی لۆ دەگریەی قسەیان پێگوتی تا دەژنی هین ئابوو و ئافرەتی خۆش دەبێت تێنا وەڵڵاهی ئەو کەسێک خۆ دەرۆزەی دەکەی ئێستا لە پێش دەکەی داوای شتنی لای مە دەکا نازانی ئەوە ماریمەیە بەڵام قەسەم بەخوای کەمە مێردەکەی من قەدیمە کە هاتیە داوای شت دەکە گوتی دەبا پێت برێم ئەتو فرانی گوتیە گوتیەمش ئەو پیاوەمە کە کاتی خۆیانتان دەرکرد ها خوای گەورە مارەکەی و ژنەکەی و هەموو شتەکانی داوی لە ویستاندەوە زالۆی زۆر مهمە برا خوشکانی بەڕێزم قەت ئیهانەی خەڵکی مەکەن قەت یعنی فشەی بە خەڵکی مەکەن قەت ئیستیهزا بە خەڵکی مەکەن ها موسا پێغەمبەر عەلەیهی سەلام کاتێکە بەنو ئیسرائیل دەفەرمێ چێرەکی سەبرن گوتیان تو گەمەی بەدەکەی گەمە بە ئێمە دەکەی قال أعوذ بالله أن أكون من الجاهلين خۆ دەپارێزم بەخوای کە جاهل ئەو کەسێک کە ئیستیهزا بە خەڵکی دەکا یعنی گەمەی بە خەڵکی دەکا بە هەر شەشی جا بە وەکو باسم کرد بە ڕەنجی خەڵکی بە دەنجی خەڵکی بە سەنجی خەڵکی بە ماری خەڵکی بە برا و ئەولادەکانی خەڵکی بە خێزانی خەڵکی بە سەیارە و ماری خەڵکی کە گەمەی بە خەڵک دەکە کاکە خوا دایتێ زۆر نێزیکە خوای گەورە ئەوەی بە سودان جا فەرمێ موسا پێغەمبەر عەلەیهی سەلام أعوذ بالله أن أكون من الجاهلين خۆ دەپارێزم بەخوای کە لە جاهل کە ئەو کەسە جاهیلە لۆ جاهیلە لەبەرەوەی کاکە خوا ئەو دەنگ و ڕەنگ و سەنگەیدا تو لۆ گەمەی پێ دەکەی خوات ئەوەی دایە تو لۆ شکری خوای ناکەی لۆیە زۆر مهمە
قەت بە سەزار و زبان و فکر و دلتاندانێ خۆتان پێ لە خەڵکی گەورەتر بیان مهمتر بی وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاتو وەسەلام ڕوبە مەدفوع بالباب ڕۆژ زۆر کەسەیە لە پێش دەرکەی فڕێدرایە لێناگەڕێن بێتە سەرۆژ دەفەرمێت تۆ زاویە غوباریە بەڵام واللهی لەو ئەقسەمە عەلە اللهی لەئەبەڕە ئەگە سوێن بخۆ لەسەر خوای گەورە بڕێ خوایە واللهی دەبی وام لۆ بکەی رب العالمین لۆی دەکا لۆیە بەڕێزەکانم برا خوشکانی بەڕێزم قەت نەکەن هاوار و ئەمان هاوار و ئەمان گەمەی بە خەڵکی مەکەن خۆتان تووشی عوجب بن بڕێ واللهی ئەمن هەندە جوانم ئەمن هەندە مهمم ئەمن هەندە وەهامە خەڵک هیچ نییە قەت وەنەکتووە لۆ ئەتوو خەڵک خوای گەورە دروستی کردینە ئەتوو خەڵک ئەو شتانە خوای گەورە دایتیوە دائیمەن تشتی خۆت پێ مهم بی شکری خوا لەسەر بکە بەڵام خەڵکیش ڕێز لە خەڵکی بگرە خەڵک بە ئیستیهزا تێمەگا بەڕاستی سیفاتێکی خراپە تووشی هەر کەسێک بی ماری کاول دەکە لە بنی دینیتن لەکن خوای بە کون فەیەکونەک نێزی کە ئەو هەموو شتانەی لە تو بستیتەوە بداتە فلان کەسی زۆر کەس هەبووە صاحب دەسەڵات بوو ئیستیهزای بە خەڵکی ئێستا کە لە مەجلیسی ئای بخوات و کەس ناری عافیەتی دەبی ئیدۆ هەیە قسەی بکرد بە دنیای خەڵک بەرێو کرد بە ئێستا هەزار قسەی بکە کەس جوابی نادێتەوە خوای گەورە لێستاندەوە خوای گەورە لەو دەو شتەی لێستاندەوە لەبەر ئەوەی شکری خوا لەسەر نەکرد تووشی عوجب بوو ئیستیهزای بە عالەمێ کرد یا ڕەبی خوای گەورە لەو هەموو سیفاتە خراپانە و لەو سیفاتەشمان پارێزی کە ئیستیهزا و شە بە هیچ کەسێکی و عەبدەکانت و بە مەخلوقاتیشی بکەین خوای قەت لەو کەسانە نەبین لۆی عیسا پێغەمبەر عەلەیهی سەلام لەگە ئەسحاب و حەواریەکان دەڕۆژ حیوانێک مردە بوو گوتن ئەو کەلەشە بۆگەنە چەند پیسە و ددانەکانی چەند جوانن ددانەکانی سپی یا ڕەبی خوای بین پارێزی اللهم ئامین اللهم ئامین ئێوە دوعامە لۆ بکەن والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئەچینە چیرۆک و بەسەرهاتێکە دەرس و وانەی زۆر جوانی تایە. مامۆسایەک باسە کات دەڵێت لە بەریتانیا پیاوێکم بینی لە بەریتانیا لە مەجلیسی لۆردات کە ناوی لۆرد جانە وەکو چۆن مەجلیسی عموم یاخود ئەندام پەرلەمان پیاوێکی پلەداری ئەو وڵاتە بوو لە مەجلیسی لۆردات بوو منی بانگ کردبوو کە باسی ئیسلامی بۆ بکەم و لەگەڵی دابنیشم. هەڵە منیش یەکەم جارم بۆ بشمە مەجلیسی لۆردات شوێنێکی زۆر گەورە و فراوان و هەر سەرەتا داغڵ بووم بە شوێنەکە ساردیش بوو کەشوهەوای ئەو ڕۆژە سارد بوو جلی باشم لەبەر کرده بوو. ئەو پیاوەش کە منم بینی لۆردجان تەمەنی 70 ساڵانە بوو تەمەنی زۆر بوو. سیرم کرد چاوەڕێی منەکات پیاوێکی زۆر بە هیممەت زۆر بە شەوق زۆر خاکی چاکشوێنی گەڵا کردم دی تۆ فلان کەسی و بەیەکۆ بابچینە سەرە و وتم باشە. ئەڵێ کە ڕۆشتین بۆی من ڕابێم لەگەڵیا شەرم نەکەم لێ چکە هەستی کرد کە من سەیریە و بینا گەورەی مەجلیسی لۆرداتەکەم زۆر عەجیب هاتە بەرچاوم و اینجا شەرم لە خۆی نەکەم لە دەوروبەر و لەو ستافە حکومی کە لێیا کارەکەن. ئەڵێ لەبەرەوە لە بەڕاکردن لە قادرمەکانە سەرکەوت بەو عمرە زۆرەوە بەڕاکردن سەرکەوت وتی پێم وتی زانیم سەرسامی شوێنەکە بووی شەرم تەکرد ویستم ئاسایی بکەم و ئاسایی بە لەگەڵ ماوا بڕۆینە سەرەوە. ئەڵێ زوو ڕاهاتم لەگەڵیا دانیشتین و کوپێ چای لە بەردەسا بوو کوپێ چاشی بۆ من بان کرد اینجا باسی ئیسلامی بۆ کردم وتی بسکیتیان بۆ دانام وتی ئەو بسکیتەی بەردەستە ناخۆیتم ناوەڵا تی دەبێنە کەنای خۆی بیە بە من یان پێخسی گیرفانی شتێکی سەیرە. لۆرد ئەحمەد یەکێکتر لە لۆردەکانی مەجلیسی لۆردات بوو مسلمانیش بوو لۆرد ئەحمەد لەو لاوە دانیشتە بوو ئەڵێ وتی لۆرد ئەحمەدە و بسکیتەی بەردەستە ناخۆیتم ناوەڵا وتی دەبێن من هەڵیەگرم بۆ خۆم تی خسی گیرفانەکەی تری ئەوەشی هەڵگرت لەو لاوە کۆمەڵی بسکیتی تردان رابوو نەخورابوو ئەویشی هەڵگرت زۆرم بێسەیر بوو تەسەڕوفێکی عەجایب بوو بەلامەوە کە کردی.
ئەم هەڵسوکەوتانەی ئەوەنەی تر منی ئاسایی کردەوە لەوەی کە قسەی بۆ بکەم و باسی ئیسلامی بۆ بکەم و قسەی خۆشمان زۆر کرد و مدەتێک دانیشتین سەعاتێک چەند سەعاتێک دانیشتین بەیەکەوە. دوای ئەوە کە هاتینە دەرەوە بە سوحبەت و قسەکردن و سەلام لەولاوە پاسەوانێک بێسا بوو تاوخەیەکی گەرمی لەگەڵ پاسەوانەکە کرد و دەستی خستە سەرشانی و بسکیتێک لە بسکیتەکانی گیرفانیایە دەست پاسەوانەکە. کارگوزارێک لەولا خزمەتێک کرد و گسکەیە تاوخەیەکی لەگەڵەوە کرد و دوو قسەی خۆشیان کرد و ئەمانە ئەو زۆر سادە بوو لەگەڵا دیار بووم لۆردە بەردەوام ئەوە قسە خۆش بوو لەگەڵ خەڵکە لەناو مەجلیسی لۆرداتا. هەڵێ بسکیتێکی یا بەویش گەیشتینە بەردەرگای دەرەوە لەوێشە پاسەوانەکانیم لەولا تاوقی لەگەڵوانشا کرد و بسکیتی یا بەوانیش. اینجا ڕووی تێکردم پیوتم وتی لە ژیانە فێر بووم ئەوانەی لۆردن وەکو خۆم وەکو بڵێ ئەندام پەرلەمانن وەکو خۆم مەسئولن وەکو خۆم لەگەڵ منە نامێنەوە هەرەوەنەی ئیشمان بەیەکەوە نەمات پشتم تێکەن ئۆڕۆن ئەوانەی ئەکە مێننەوە لە ژیان تا بۆ تۆ ئەمێننەوە خۆشەویستی و ود و محەبەتیان ئەمێنێتەوە خەڵکە سادەکەیە خەڵکە ئاساییەکەی ژیانتە قەت لە دەستیان نەدەیت هەوڵ بە دائیمە بە سیاست نا یعنی خۆ نزیکیتەوە لیان هەر ئەسڵەن تۆ خەڵکی سادەت خۆش بێ زۆر خۆشە ژیت خەڵکی ئاسایی تۆش ئاسایی بۆکۆ خەڵکە هەر ئەو خەڵکە ئاساییانن کە لە دڵی بەشەریەتە ئامێننەوە لای خەڵک خۆشەویستن و بەڕاستی قەدر و قیمەتیان ئەمێنێتەوە دەرسێکی زۆر گرنگە بۆ مانگی ڕەمەزانی ئەمە ئازانم کە لەم مانگی ڕەمەزانەیە فێری خاکی بوون و تەواضع و خۆشەویستی خەڵک و زۆر خۆشە لە ناو خەڵکا بژیت زۆر خۆشە تەبیعەتت زۆر سادە بێت سادەیی گێلی نییە گێلی ئەوەیە متەکەبیر بیت خۆش ناژیت زۆر گرنگە ئینسان بە سادەیی لە ناو خەڵکا بێت بۆ بە سادەیی بژی بە سادەیی زین و نابێتەوە زۆر گەورە زینەوە بێتەوە لای خوا زۆر قەدریە بێت خۆشەویستانم ئەچینەوە خزمەتی فێربوونی سونەتەکانی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بایەکی کتر لە سونەتەکان وەربگرین و ئینشاءالله گەرمکەرەوەی ئێمە بێت تاوەکو شوێن کەوتەی سونەتی حەزرەتی فەخری کائینات بین صلی الله عليه وسلم فەرموو سەلامی خوا لێبێت و ئینشاءالله هیوادارین کە ئەم سونەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جنابیشت قبوڵی بکەی لێمان وەری بگری پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئاگر کەوتەوە الله ئەکبەر بکەن ئەیکوژێنێتەوە مەبەست لەوەیەکەوە لە هەموو حاڵەتێکە لە وەختی خۆشیە ناخۆشیە ئاگرکەوتنەوەیە ڕۆشتن بە پێوە دانیشتن زیکری خوا بێ زۆر بکەین جنابەت لەگەڵ زیکرەکانە بینە چۆنە ئاشکرد باشم نەخوا بەسیابێ زیاتر کاتێکە بێتاقەتیەک ڕوتیە کات حەزەکەی چ زیکرە بکەی سڵاوات بەی ئەستەغفر الله بکەی لا إله إلا الله بکەی وەڵای بەعام ئەستەغفر الله و الله ئەکبەر و لا إله إلا الله بەعام هەموویە خوێنم زۆرم حەزەکەم لە دوای نوێژیشا حەزەکەم یعنی هەموو زیکرەکان کەمەوانێ زۆر یعنی مێشکرد متاع بێ زۆر ئاسوودا بێ ڕاستی کاتی ئینسان لە دوای نوێژەکانە کە زیکرەکانەکە یا تەسبیحاتەکە زیاتر دڵی خۆش نییە زیاتر بەرەکەت هەسپی ناکات بۆ دوای نوێژەکان بە تاکید هەست زۆر یعنی هەست بە ئارامیەکەیت زۆر دڵ خۆشە یعنی کەیتە دەرەوە هەستەکەی لە شوێنێکی زۆر خۆشاتیتە تۆ کە نوێژی جەماعەت لە مزگەوتەکەی لەگەڵ ماڵەوە فەرقی زۆرە بە تاکید فەرقی زۆرە مەجاڵتانە بێت نوێژی جەماعەت بکەن کار وەڵایی تا بتوانین ئەیکەین ئینشەڵڵا ئەمانەت و سیلەی ڕەحم لەسەر پردی سیراتە وێسن لە ڕێگەمانە هەڵێن خوایەکیان هیچ کەسێ نابێ بەسەر پردی سیراتە بڕوا هەتا حەقی ئێمەدات یا الله حەقی ئێمە حەقەکان لەوێ زۆر وردەکرێنەوە هەمتر شتە باشەکان کە خێر و چاکەیە هەمتر گوناه و تاوانەکان زۆر وردە نازانم
زۆر وردەکاری تایە. ئیتر وردە وردە هەتا حەقی سیلەی ڕەحم و ئەمانەت نایاڵن بڕۆیت. لەبەرەوە دەلیلی تەقوا بەڵگەی تەقواداری لە ئێمەیە بریتێ لەوەی کە سیلەی ڕەحم بەجێبێنین. خی گەورە فەرمێ واتقوا الله الذي تساءلون به والأرحام. لە تەقواداری خی گەورە نیشانەی تەقواداری بریتێ لەوەی کە سیلەی ڕەحم جێبەجێ بکەیت. دلیلی ئیمانە من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه. دليل إيمان أويك توصل رحم جيبك. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. خوي جورا أمر بمعنى همويكات تعجيل واتا زو عقوبي سيلي رحم كبي بسرين عينيرد للدنيا والآخرة شاء أو نخوشيانا ومشكلة بێسەروبەری لە ژیانە و کاتەکانە بە هەدەر نازانی چییە بەشێکی بریتێ لەوەی کە سیلەی ڕەحم جێبەجێ ناکەین. سیلەی ڕەحم زانەکان باسێکەکەڵن سێ جۆرە. ئەفەرمونون سیلەی ڕەحم بریتێ لەوەی کە هەر کەسێ بە مەحرەمی بە تۆ بگاوەتە خوشکت برات دایک و باوک ئەمانە سیلەی ڕەحمن. هەندێکیان ئەفەرمونون بە میرات پێ بکە واتە میراتی بەش بکات. قولی سێهەم کە قولی ڕاجح و بەقووەتە ئەوەیە کە لە نەسەبەوە سیلەی ڕەحم ئیتر ئیرز بەرێ یاخودنا لە نەسەبە واتە باوکە برایە خوشکە ئامۆزایە مامە خاڵە پورزایە ئەمانە سیلەی ڕەحمە. طبعاً ئێستا پرسیارێتە پێشەوە هەرچەند من زانانیم مەلانیم ڕاستی نابێ و قسانە بکەم بەڵام ئەوەکو معلوماتێ باسیەکەم سیلەی ڕەحم کەی ترەگرێتەوە و کێ ناگرێتەوە. بە خزمی ژن ناوترێ سیلەی ڕەحم بە خزمی مرد لە شەریعەتی ئیسلامان ناوترێ سیلەی ڕەحم. یعنی ئەرحام نین ئیحسانە یعنی تۆ کە چاکە لەگەڵ ماڵە خەزوران تاکەی هاتوچوانەکەی ئیحسان و چاکەیە پەیوەندی بە سیلەی ڕەحم نییە. سیلەی ڕەحم ئەوانە ئەگرێتەوە کە خاص دایک و باوک و خوشک و برا و کەس و کاری خۆتن مناڵی خۆتن خێزانی خۆتە کەواتە ئەمەیان پێوتری ئیحسان پێی ناوترێ سیلەی ڕەحم. دیارە سەردان و هامۆش و مەحەبەت و خۆشەویستیەوانیش زۆر زەڕورە بەڵام لە ڕۆ شەرعەکەوە ناوی سیلەی ڕەحم نییە ناوی چاکە و ئیحسان و ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەڕە. دەرەجە یەک لە سیلەی ڕەحمە دایک و باوکە زۆر گرنگە زۆر خەتەرە دایک و باوک ڕەنجاندنیان پلەی یەکەمە پێش خاڵ پێش مام پێش برا و خوشک پێش مناڵەکانی خۆت دایک و باوکت اینجا پاش ئەوان برا و خوشکە اینجا مام و خاڵ. شەوی عەرەفە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو سەحابەکانە دانیشت بوو دوعایە کرد. پێشەوەی دوعا بکە فەرمووی کەسێ سیلەی ڕەحم و قاتیع ڕەحمی لە ناومانە دانیشتی بێت تایەتی کەسێک هەیە کە سیلەی ڕەحمی پسران دەبێت لە ناومانە لەم مەجلیسی سەحابانە دانیشت بێ چونکە ڕەحمەت دا نابارێت لە ناو کەسانێکە کە سیلەی ڕەحمیان پسران دەبێت. کەس وەڵامی نەدایەوە. پیاوەسڵم دووبارەی کردەوە فەرمووی ئەگەر کەسێکی تایە با هەڵسێت دانەنیشێ لەگەڵمانە. پیاوێک هەڵسا و ڕۆشت. اینجا پیاوەسڵم دەستی کرد بە دوعاکردن. الله دوعای کرد. دوای ماوەیەک پیاوەکە هاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بە پیاوەکە وتی وەلێ کوێ بووی؟ یعنی مەجلیسەکە ئەوەنە درێژەی کێشا الله لەو مەجلیسانە چەند خۆش بوو. هەتا ئەو پیاوە ڕۆشتووە گەڕاوەتەوە بۆ ناو مەجلیسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هاتەوە پیاوەسڵم فەرمووی لە کوێ بووی؟ فەرمووی یا ڕەسوول الله تۆ فەرمووت ئەوەی سیلەی ڕەحمی پچڕاندووە با لە ناومانە دانەنیشێت. منیش دەدانە ساڵە پورێکم هەیە قسەی لەگەڵا ناکەم و قسەم لەگەڵا ناکە و هاتوچۆی ناکەم و هاتوچۆم ناکات. کە وەختێ ئەم فەرمایشتەی تۆم بیست گوێم لێ بوو ڕۆشتم بۆ ماڵی پورم دیارە نزیک بۆ لە مەجلیسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەوتم بەسەر دەستیا بەسەر قاچیا حەدیسەکەوە فەرمێت دەست و قاچی ماچ کردوتم بەس عەفوم کە بەس لێم ببوورە دەستم کرد بە گریان. ئەویش دەستی کرد بە گریان و وتی خوا لێت خۆش بێت و گردنت ئازاد بێت کوڕی برازام برازاکەم. ئێستش گەڕاومەتەوە بۆ خزمەتی تۆ یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەلەوێ دامەنیشە وەرە تەنیشتم دانیشە. لە تەنیشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت. پێغەمبەر ئەمەنی خۆشویست و ئەوەنە ڕێزی لەو پیاوەگر کە سیلەی ڕەحمی گرێ داوەتەوە. حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمێت هەموو ڕۆژێکی پێنجشەممە
کردەوەکانتان بۆ من عرضەکرێت ئەگەر چاکەتان کردوێ سوپاسی خواکەم الحەمدولله ئەمڕۆ لەیلا محەممەد سەعید فڵان کەس کردەوەکانی زۆر جوانە لا إله إلا الله پێنجشەممە ینی بەیانی نا دوو بەیانی کردەوەکانمانەشێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر ئاوا بە واقعی سەیرە شتە بکەن ئەبرێتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم بەڵکو ئینشاءالله سوپاسی خوا بکە لەسەر ئەم هەفتەیەمان کە ڕۆژوومان گرتووە ئینشاءالله یا ربی شەرمەزاری لای رسول الله نبی صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر گوناهیشتان کردبوو تاوانتان زۆر بوو پیانسەم داوای ئیستیغفارتان بۆ کە لەخوا الله ئەکبەر بەس کەسێک نا ئیلا قاطع ڕەحم پیانسەم فەرمێ ئەوەی پشتی کرد بێتە سیلەی ڕەحم پچڕاندە بێتی من پشتی تێکەم سبحان الله نەداوای ئیستیغفار بۆ گوناهەکانمانەکات نەسوپاسی خوا ئەکا لەسەر ئەو نیعمەتی کە ئێمە چاکەمان کردو پشت دەکاتە تۆ پشت دەکاتە ئێمە خوای گیان پەنامان بە یا ڕەبی قاتعی سیلەی ڕەحم نەبین بۆیە پیانسەم فەرمێ ناچێتە بەهەشت بە نەچوونی هەتاهەتایی نا ئەم فەرمودانە بەو جۆرە بالی تێنەگرین بەڵکو مانایەکی ئەوە ئەگەینێ کە زۆر ترسناکە و سزای زۆر قورسی هەیە کەسێک سیلەی ڕەحمی پچڕاندە بێت یابی پچڕێنێت سیلەی ڕەحم عومر درێژەکە بەرەکەتە خاتە ناو عومر ڕزقت زیاد دەکات چاکەکانە مۆزاعەفەکە زیاد یەکات پیانسەم فەرمێت سەدەقە بۆ هەژار سەدەقەیە بەڵام بۆ ئەوەی کە سیلەی ڕەحمت دوو چەندانەیە اینجا گوناهەکانت ئەسڕێتەوە پیاوی هات بۆ خزمەتی پیانسەڵ وتی یا ڕەسوڵ سەڵەم گوناهی گەورەم کردووە گوناهی گەورە ئایا ئەتوانم تەوبە بکەم پیانسەڵ فەرمووی دایکت ماوە وتی نا یا ڕەسوڵ الله وەفاتی کردو دایکم فەرمووی ئەی پورت هەیە خوشکی دایکت وتی بەڵێ پورم هەیە یا ڕەسوڵ سەڵ فەرمووی سەردانی ئەو کەوت چاکەی لەگەڵا بکە گوناهەکەت ئەسڕێتەوە چیتە بەهەشتەوە خوای گەورە لە گوناهەکانمان ببورێت و عەفومان کە و لێمان خۆش بێ ئینشاءالله ئەچی لە خزمەتی یەکێکی تر لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باجێ بەجێیان کەین ئینشاءالله کاک ساڵحیان ئێمە لە شاری پێنجۆ ناتینە خزمەت جنابتان سەر چاومان دایک خۆشەویستن بەخێر بێن یاخوا سوپاسکان ئاڵەکەیشتان دەکەن بەخێر بێن سەر چاومان بفەرمون ئێمە لە خزمەتتانین فەخمن یاخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت بە تایبەتی لە ڕۆژانی جومعەیە سڵاوات زۆر لەسەر من بن چا جنابیشت لە عەمرە هاتوویتەوە ئێستا سەفەر ئەو سەفەرە مبارەکەتان کردووە کە وەختێکی تا خزمەتی پیانسەڵ مەشیتە ڕۆزەی پیرۆز هەست بە چیەکەی والله حەز بە شتێکی یەکەم ئەڵم وام لەو دنیا یعنی وام لە بەهەشتێکە ئەو نەخۆشە ڕەوزەی پێغەمبەر خۆی قسمەتی هەموو مسلمانێکی تێخات ئەو شوێنە پیرۆزە هەموو مسلمانێک ئەوتە لەم ڕووی جیهانە قسمەتی کەوێت ئەو شوێنە پیرۆزە و چێت لەوێ عەمرەی خۆی کات و بە سەلامەت گەڕێتەوە سڵاوات لە دیاری پێغەمبەر هەست شتێکی زۆر جوانە و هەتا ئەو ڕۆژەی ئەمرم هەر سڵاوات بێ لە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژە جومعەکانە لە ڕۆژە پیرۆزەکانە سڵاوات بێ لە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر شتێکی جوان و زۆر شتێکی پیرۆزە سپاس بۆ خوای گەورە یا ڕەبی خوایە قسمەتی هەموو مسلمانێکی تێکەوێ ئەو شوێنە پیرۆزە کە ئەچی بۆ مەدینە ئەچی بۆ مەدینە بۆ ڕەوزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچیتە ناو ئەو ڕەوزەوە بۆ نوبەرامێکی خۆشیە بەسەر تا ئەچیتەوە یعنی واو لێ ئەکا خەیاڵی هیچ شوێنێکی تری نییە زۆر شوێنێکی خۆش و شوێنێکی پیرۆزە خوایە یان قسمەتی هەموو مسلمانێکی تێخا و هی ئێوەش و هی ئێمەش و هەموو مسلمانێک خوایە بۆ خاتری گەورەی خۆی و سڵاوات بێ لە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم سەدان هەزار کەڕە سڵاوات بێ لە دیاری پێغەمبەری نازدار محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە خزمەتتانین یەکەم جارتان بوو کاک ساڵح بەڵێ من یەکەم جارم بوو چەندها جار کاکەم پێوتم ئەی بێ با بچین ئەموو تااقەتم نییە بەس ئیتر ئیمساڵەکە خوای گەورە دڵ و دەرونی فراوان کردین و ڕۆیشتم لەگەڵ خێزان و لەگەڵ ئەو کوڕانەی ژمدامە سپاس بۆ خوا 12 کەس بووین کە ڕۆیشتین بۆ ئەوێ لەگەڵە هینا ڕۆیشتین لەگەڵە حاجی ئامانجا ڕۆیشتین هینی پیرۆز چی پیاڵەن ئەمە بەڵێ ئەڵێن هەموو شوێنێ زیاتر دڵ لە مەکە و مەدینە ئاکرێتەوە لە هەموو دنیا عنی هەموو کەسێواڵێ کە سەفەریەوێت کرد حەز ناکەی بەڕاستی جێی بێ لێ حەز ناکەی بچی بۆ شوێنی تر غیری ئەو دوو شوێنە نەبێت کە لە کاتێکا سەحرایشە بەڵام ئەو دڵ و دەروونە بەچی دروستە بێ کاک ساڵح لەوێ وڵای ئەو دڵ و دەروونە کە سوار تیارەکەی ئەبی ئەڕۆی بۆ ئەوێ ئیتر کە نێت سوار تیارەکەی بێت چی بەرەو مەکەی پیرۆز و مەدینەی پیرۆز خوای گەورە دڵ و دەروونتە گۆڕێ و خوا لە گوناحەکانت خۆشە بێت چی گوناحیشی کردوێت لەم سەر زەویە خوا لە گوناحەکانی خۆشە بێ و
یعنی وڵاتێکی خۆشە وڵاتێکی پیرۆزە مەدینەی پیرۆز و هەم مەکەی پیرۆزیش لە بینی مەکە و بۆ لە مەدینەوە بۆ مەکە 8 سەعات ڕێیەکە ئەچیتە ئەوی ئەحرامە بەسی ئەچیتە ئەوێ ئەحرام تەوافەکان بەجێ ئەهێنیت سوپاس بۆ خوای گەورە ئەتر یعنی ئەڵێی حشتێکم نییە بەس ئەمە هینی منە ئەمە کردەوەی منە ئەمە شتی منە لێرە ئەم کردەوە جوانانە کە بەکارهێنیت و ئەم سنەتە جوانانە بەجێ هێنیت و ئەم تەوافە جوانە ئەەکەیت بەستۆ کە ئەچی ئەمرێ ئەەکەی دەست شەیتان ڕەجم ناکەی هەموو تەوافەکانەکەیت بڵێن بۆ حەج هەموو تەوافەکانەکەیت بەس شەیتان ڕەجم ناکەی سوپاس بۆ خوای گەورە ئەو دەڕۆژە لێوێ بووین قەسەم بەخوا 2 دەڕۆژی تریش و مانگێکی تریش لێ بوو مایە هێشتا بەلامەکەم بوو زۆر خۆش و سڵاوات بێ لە دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆشەویستانم بەسەرهاتی چاکانی کورد زۆرە زۆر پێویستە ئێمە لەم بەرنامەی بەربانگەیە هەر بۆ بیرهێنانەوەیەکی ئێوەی ئازوو خۆشەویست ئەنجامەدەینەنا ناتوانین هەموو بەسەرهاتەکان واز بکەین لە هەموو لادیەکە لە هەموو ماڵێکە لە هەموو شارێکە بە سەدان و هەزاران بەسەرهاتی زۆر جوان مەردایەتی زۆر نمونەیی شتی زۆر نایاب لەم کوردستانی خۆمانە ڕوویاوە لەبەرەوەی ئینشاڵڵا با کۆیان بکەینەوە با باسییان بکەین و لە بەرنامەی بەربانگە تەنها یعنی شتێکی کورت ئێمە باسەکەین شتێکی کورتە هێنین تاوە بیریەوەی بهێنینەوە ئینشاڵڵا هەمومان بە دەستە جەمعی ئیش لەسەرم بەسەرهاتانە بکەین و کۆیان بکەینەوە و بیان گەینەوە بە گەنج و لاوە تازە پێگەشتەکانمان کە میلەتەکەمان ئەهلیەتی لەسەر قاچ ڕاوەستانی خۆی ماوە ئینشاءڵڵا ئومێد ببەخشینەوە بە خەڵک پشت بەخوای گەورە. ئاچینە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە بەسەرهاتێکمان و باسەکە لە خزمەتیان فەرموون. والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داواكين لأخوائي قولا عبادة كان ما لي قبول كان شفاء نخوش كان من بات وهداياتي زندو كان من بات ولا جناحي مردو كان من خوش بيت. اما لم كاتب بيروزات داواكين لأخوائي قولا ويكملالي نخوائي قولا منالي صالح تشاكيباته اوش كمنالي هي اخوائي قولا منالي كان بو تشاكا بو صالحكا بشويك يعني كبيت معيش عنازي ودنيا دوار روجان. ديش لو بسراتاني ك زور بلا مو جرين بو سنجارج لا مجلس جرامته او كجاري كان شوما دفري شهر باجر بو غندي هلادن ديو كاك محمود يكي بياكي برز وشاكا تي ام بياو بيره خزمان نايما محميه ل 8 11 صالي و 12 صالي او كاتاني ك بو كل بعربي التمييزي بياكي دو شاكا خرابي لك زياكلو لو كاتوله كعقلم بالدنيا شكاوه يتشر نغل كزنا كدوا بوي اوي كما مستاي دي كمان ملاي دي كمان فرموديكي پیغمبري جرا صلى الله عليه وسلم مج من عربون لمزغو لقر بياو غور كان شم جيوم قرت كما مستاو فرمودي جرا تلو كاتو او فرمودم كدو ببرنامج جان موتا اسا كعمر مبا نزيكي حفتا وهش صال حفتا ونو صال تا اسا لقر كسا شرمنا كدو فرمودك جو تيما موسى ليش لو رجعني كجارجاره ما موسى فرمودي بو خلقي اوايه خويندوا او زمانه بكود او باسيك تقريبا بو استان زيكي نو صال صال لما بيجوا او كو باسيك كما موسى قال له ديو كاول داعي وبرين يعني صار شي لي شو زيكي نو صال كشتو نو صال لما بيش تي ما مسافر مدري جراوتي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرميت من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا فليس منا. هركسيك بزيني بو كسانيك لخويش كولترن لناو إما لأمتي إما كلخويش كولترن وبزيني بو كسانيك ورز نقل لو كسانيك لخوي جولترن لأمتي منية. إنجا ما مصاب وشرح كذا إنك إنسان مسلمان يشل نشاني مسلمان بونيكي يشل نشاني إيمانك أويكا هر کسی لخوی بچوکتره بچاوی بزیه و سیریکا اره اوش تجربه که من هم او نایزانه او ازمونه که من هم لجیان و او نایزانه با پیبرم با نصیحتی بکن با توشی حالا نبی یتر بدل سوزی به همو کسی نک بری ولی او آنی که لخوی بچوکتره خزمی خوانن هر کسی که لخوی بچوکتره
ئەزمموی خۆی بۆ بجارەوە نەسیحەتی بکە ئامۆژگاری بکە شتی باشی پێ بڵێ بۆی کە تووشی هەڵە نەبێ و تووشی زەرەر نەبێ و ئەوانش کە لە خۆی گەورەترن بە چاوی ڕێزەوە سەیریان کات چونکە هەر کەسێک ڕێز لەو کەسانە نەگرێت کە لە خۆی گەورەترن لە ئومەتی من یانی لەسەر سنەتی منیان بۆیە یەکێ لە زانەکانە فەرمێ من هەموو کەسێکم لە خۆم بەڕێزترە زانی و هەموو کەسێکم لە لای خوای گەورە لە حسابی لای خوای گەورە لە خۆم بە گەورەترە زانی هەمگوت ئەوانەی کە لە خۆم گەورەترن ئەوانەی کە لە خۆم گەورەترن لە من عیبادەتیان زیاتر کردووە تەمەنیان لە من زیاترە و ئەوانش کە لە خۆم بچووکترن هەر لە من باشترن ئەوانش ئەوان بۆچی ئەوانش لە من تەمەنیان کەمترە گوناحیان کەمتر کردووە بەو چاوە ئەو قسم کە لە مامۆسا بیز مامۆسا وای گوت مامۆساوتی ئەو کەسانی کە لە خۆت گەورەترن ئەبێ ڕێزیان لێ بگری چونکە زانایەگە فەرمێ ئەو کەسانی کە لە خۆت گەورەترن عیبادەتیان زیاتر کردووە کەواتە بێ زیاتر ڕێزیان لێ بگری وە بە چاکتریان زانین لە خۆت ئەو کەسانش لە خۆت بچووکترن ئەبێ هەر بە چاوی ڕێز و بە چاوی خۆشەویستی سەیریانکەی بە چاوی میهرەبانی سەیریانکەی لەبەرێ ئەوانش لە تۆ گوناحیان کەمتر کردووە چونکە چەند ساڵە لە تۆ مناڵترن ئەرە من بەو قسەی مامۆستا ئەو معنای کە لەو فەرمودایە بۆی لێگاینەوە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردمە بەرنامەی ژیانم لە زۆر جاریش ڕێکەوتۆ کە شەڕم بێ خەڵق بەری ڕێگام پێ بگرێ خەڵق شەڕم پێ بفرۆشێ وەکو ئەڵێن بەڵام ئەو فەرمودەی مامۆستا کە بۆی جێڕاینەوە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێم کرد شەڕم ناکرد ئەو کەسێک کە لە خۆم گەورەتر بیایە هەرچەند جنێی کوتایە قسەی غەڵەتی بکردایە من ئەمگوت تۆکو باوکو دایک باوکو کە سوکاری خۆم وای ئەگەر ئافرەت بێ ئەمگو وەکو دایکی خۆم وای ئەگەر پیاو بێ ئەمگو وەکو باوکی خۆم وای تۆکو دایک و باوکی خۆم وای من چۆن ئەو بەڕاستە من چۆن قسە بە تۆڕم چۆن خۆم بێڕێز دەکەم چۆن بۆ سێتی پێغەمبەر جێبەجێ ناکەم چۆن بێڕێزی واکەم بەرامبەر بە ڕیشسپی هەر کەسێ ڕێز لە ڕیشسپی نەگرێت لە ئومەتی ئەمە نییە لە ئومەتی ئیسلام نییە لەبەرەوە بەخوا تۆ باوکم وایە گەر زۆر جار پیاوەکە مەگرت سەری ماجەکە دەستی ماجەکە بڕە بەخوا چین پێ بڵێ گردن ئازای من شەڕ لەگەڵ تۆ ناکەم و ئەگەر لەخۆشم بچووکتر بیایە ئەگە قسەی غەڵەتیشی بکردا قسەی ناشرینیشی بکردا هەڵوێستێکی خراپیشی بنواندایە بانگمە کرم کاکە من هیچ بە تۆ ناڵم تۆ لە خۆم چکۆلەتری لە خۆم تەمەنی کەمترە وەکو کوڕی خۆم وای جا ئینسان چۆن لەگە کوڕی خۆیان شەڕەکە بەخوا قسە شکۆی قسە پێ ناڵم من تۆم خۆشەوێت تۆ کوڕی خۆم وای ئەتر بەو لەفزە شیرینانە کابرام ئیزنایە لە هەردوو لاشیانە چەندەها نمونەم بینیەوە کە پەشیمان بوونەوە ئەگەر لە خۆم گەورەتر بوو هەر پەشیمان بۆ تۆ دوایی هاتۆ عوزری بۆیە ناومەوتێتی بەڕاستی من غەڵەت بم ئەو قسانم بەرامبەر تۆ کرد تۆ پیاوێکی باشی کە ئاوات کردووە وەگەر لە خۆشم بچووکتر بوو بێ هەر بە هەمان شێوە دوایی پەشیمان بۆ تۆتی تۆ باوکم وای من غەڵەت بووم و نەمزانیەوە کە تۆ ئەنە پیاوێکی باشی لەبەرەوە لەو تەمەنەمەوە ئەو تەمەنی 11 ساڵیەوە کە لەو نزیکانەوە بڵێن کە بۆ خۆی باسیە کرد هەتا ئێستا ئەو فەرمودە یەک فەرمودەی پێغەمبەرم جێبەجێ کردووە شەڕم لەگەڵ کەسانە کردووە ئەگەر ئەمە یعنی ئەم تێگەیشتنی ئەم پیاوە کە پیاوێکی نەخوێنەوار بوو ئەم تێگەیشتنی ئەو لەم فەرمودەیە خۆزگە هەمومان وەکو خوێنەوار ئەوانەی کە خوێنە هەمومان ئاوا تێگەیشتینە و ئاوا جێبەجێمان کردایەکە لە ماوەی نزیکی 78 ساڵەکە 11 ساڵ 12 ساڵیشی لێ لابەی نزیکی 64 ساڵەکە 64 ساڵ لە گوندێکا بژی کابرایەکی نەخوێنەوار لە لادەیەکە کە خەڵقی لادێ زۆر جاری لەسەر بزن و لەسەر پەرژین و لەسەر باخوباخات و لەسەر ئاو و لەسەر زۆر شتیکە بینیان تێکچووە لەسەر ئەرز و لەسەر نێوانی ئەرزەکانیان و لەسەر کانی ئاوەکان زۆر جار خەڵق بینی تێکچوو بەڵام ئەم ماوەی 64 ساڵی تەمەنی لەگەڵ کەسا بینی تێک نەچووە کەسی عاجز نەکردەوە نەشێشت و کەس لێ عاجز بێ و بە چاوی ڕێزەوە سەیری پیا و ئافرەتی کردووە هەر هەمویان ئەوانەی لە خۆی گەورەترن وەکو دایک و باوکی خۆی ئەوانەی لە خۆی چکۆلەترن وەکو کوڕکچی خۆی بۆیە یەکێ لە خەلیفەکان و عومەری کوڕی عەبدولعەزیز بوو وابزانم کە عالمێک چووە لای بە عالمەکەی فەرمووی ئامۆژگاریەکم کە ئیش فەرمووی بووم بە خەلیفە ئەم کۆڵم بە کۆڵا دراوە کۆڵێکی قورسە بۆم هەڵناگیرێ ئێوەش یارمەتێکم بن ئامۆژگاریەکم کە بزانم چی بکەم فەرمووی ئەم خەڵقێکە کەوتۆتە ژێر دەستیتەوە هەر هەمیان بەم شێوە سیر کە تووشی مشکلە نابینە لە دنیا نە لە قیامەتە ئەوانەی لە خۆت گەورەترن وەکو باوکو دایکی خۆت سەیریان کە بە ئافرەت و پیاوە ئەوانەی هاوتەمەنی خۆتن وەکو خوشک و برای خۆت سەیریان کە ئەوانش کە لە خۆت چکۆلەترن وەکو کچی کوڕی خۆت سەیریان کە اینجا بزانم حەزت لێ زوڵم لە کیام کە لە دایک و باوکت لە خوشک و براکانت یان لە کوچک و کوڕەکانت چکە ئەو خەڵقەی کە تۆ سەرپەرشتیانەکەی تۆ باوکی ئەوانە گەورەکانیان وەکو باوکو دایکی دوان هاوتەمەنەکانیان وەکو خوشک و برای خۆ دوان بچووکەکانیشان وەکو کوڕکسی خۆ دوان ئەم پیاوە نەخوێنەوارە
لە لادەیەکی ئەم کوردستانی خۆمانە یەک فەرمودەی پێغەمبەری جێبەجێ کردووەکو ئەو خەلیفەیە ئەو خەلیفەیە لە دوای خولەفای ڕاشیدین دادپەروەرترین خەلیفە بۆ بە شایدی گاور و جوولەکەش نەگەری مسلمانان بە جێبەجێکردنی ئەو قسەی ئەو عالمە و ئەم پیاوە نەخوێنەوارەش هەر ئەو فەرمودەی جێبەجێ کردووە ئەو قسەی ئەو عالمەی جێبەجێ کردووە بۆتە کەسێک کە بێ بە نمونە بیجێڕنەوە تا هەزاران ساڵی کە بڵێن پیاوێکی نەخوێنەوار لە لادەیەگا 64 ساڵ لەگەڵ خەڵقا بە تەمەنێکی گەورە ژیاوە کەسی لە خۆی عاجز نەکردەوە لە کەسیش عاجز نەبووە بەوەی کە یەک سنت یەک فەرمودەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە داواکەین لە خوای گەورە یارمەتیمان بە ئێمەش ئەو فەرمودانی کە بیستین بە گوێرەی توانات جێبەجێیان بکەین بۆی کە کۆمەلگاکەمان بێتە کۆمەلگایەکی بەهەشت ئاسا کۆمەلگایەک و کۆمەلگاکانی سەردەمی خەلیفەی ڕاشیدین و سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کە سەردەمێک بووە هیچ مێژوێک و هیچ وڵاتێک و هیچ قەوم و گەلێک بە خۆیانە نەبینیوە خوای گەورە هیدایەتی مولایەکمان بە نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه پیاوێکی پارەداری مصری سەرمایەدارێکی مصری باسی خۆیمان بووە کاتەڵێ یەکەم جار چۆن بوو کە پارەیەکی زۆرم دەست کەوت من کەسێکی فەقیر و هەژار بووم محاسب بووم لە کۆمپانیایەکی بچووکە لە میسر من و خێزانم هەرچیمانە کرد بەشی ناکردین ساڵەکانی 1970 بوو ژیانمان زۆر قرس بوو هەوڵم ما لە شوێنی تر بەشکم ئیشێکی باشترم دەستکەوێت لە سعودی ئیشێکم دەستکەوت لە وڵاتی سعودیە 2 ساڵ بوو لە سعودی ژیانمان باش بوو وردە ڕوومان لە باشی کرد خێزانەکەم وتی باشە خۆمە ژیانمان باش بوو بۆ نەگەڕێنەوە بۆ میسر وتم باشە ئەگەڕێنەوەرە وەڵا غەریبی زۆرمان چەشتووە لێرە لە وڵاتیە ماوینەتەوە با بگەڕێنەوە بۆ میسر بەڵام پێشەوە با بچین حەجێ بکەین خۆمە هەر لە سعودیین با حەج بکەین ساڵ و دوای حەجەکە گەڕێنەوە بۆ سعودیە هەڵە ڕۆشتین لەگەڵ خێزانمان حەجمان کرد ڕۆشتینە عەرەفە لە عەرەفە بووین ئەو کاتانش باسی و کاتاناکە خزمەتگوزاری سەفر بووە زۆر وەزعی خزمەتگوزاری حاجیەکان خراپ بووە لە کاتێکا ئەو وڵاتی سعودیە مەلیکەکانی سعود پارەیەکی زۆریان لە داهاتی حەجی هەموو ساڵێکی حاجیان دەسەکەوێت هەڵە بەڵام خزمەتیان ناکرد هەڵە کە چوینە عەرەفە نە ئاو هەبوو نە نان هەبوو شپرزێک وەزعێکی خراپ پیس و پۆخڵی هەڵە خێزانەکەم وتی کورە گوێی مێرێر یەک دوو ڕۆژێکە لێرە عەرەفەمان تەواو کرد گەڕێنەوە دوعا و قورئان بخوێن و فرسەتی ئەم ڕۆژە پیرۆزە لە دەست نەهین ئەڵێ منیش قورئانەکەم کردەوە وتم باشە ما منیش قورئانە خوێنم ئەڵێ بێتاقەت بووم لەو وەزع و لەو پیس و پۆخڵێ و لەو وەزعی کەتیایەتی سبحان الله ئەڵێ کە کردمەوە لە سوورەتی حەج ئەم ئاەتە هاتەوە بەرچاوم وەلیەشهەدوو مەنافیع لەهم خۆی گەورە فەرمێ سوود و قازانج لە ناو حەجە هەیە حتا سوودی مادی دنیایی ئەڵێ بە ژنەکەم وت ژنەکە بەو خوایە دۆزیمەوە چی دۆزیەوە وتم خۆی گەورە فەرمێ لە ناو حەجیشا سوود و قازانجی دنیایی هەیە ئێستا خۆی گەورە شتێکی خستە دڵم ئیلهامێکی خستە دڵم با نەگەڕێنەوە بۆ میسر ئەی چی بکەین وتم کاکە لەم وڵاتاوە تا کەس نییە لە وڵاتە بیر لەوە کاتەوە کە خزمەتگوزاریە بۆ ئەم حاجیانە کە ئەم هەموو پارا هێنام وڵاتە خزمەتگوزاریەکیان بکات خزمەتێکی و خەڵکە بکە ئەی ئێمە بۆ شتێ دەست پێ نەکەین با نەگەڕێنەوە شتێ دەست پێ بکەین قازانجی دنیاییش و هەمتر لە مۆسیمی حەجیشا لێرە ئابین ئەڵێ یەکەم بازرگانی من لێەوە دەستم پێ کرد پێشەوە مەحاسب بووم هەر مۆزەفێک بووم و مەعاشم وەرەگرت قورئان ڕێنمایی منی کرد بۆ ئەم بازرگانیە وەلیەشهەدوو مەنافیع لەهم چکە قورئان خۆیە فەرمێ لە حەجا سوود و قازانج هەیە بگەڕێن بۆی ئەڵێ وتم ژنەکە بۆ ئێمە خواردنی حاجەکان ئامادە نەکەین خۆ خەڵک پارەی پێیە بۆ حەج منەتی لە وڵاتی سعودیە نییە خۆی پارە خەرجەکات پارەی پێ و ئەیا بەشت وەرە با ئێمە خواردنی مجهز ئامادەکرا و ئامادە بکەین و بین بە حاجەکان وانش پارەمانێنێ و قازانجی لێکەین
هەمتر سوودیان پێگەین هەمتر قازانجی شەکەین. دوای حەج هەڵێ کۆمەڵی ڕەفیقم هەبوو کۆم کردنەوە وتم کاکە من پارەم نییە وەرن با پارەی کۆکەینەوە مەشروعێکی وام هەیە پرۆژەیەکی وام هەیە معەلەبات دروستکەین بۆ ساڵێکی تری عەرەفە و مینا و بۆ ناو مەکەش ئێمە ئەم معەلەباتە بە سعرێکی مناسب بفرۆشین و خەڵک استفادەی لێ بکە. هەڵێ کە پارەمان کۆ کردەوە ساڵی داهاتوو پارەیەکی زۆر باش قازانجمان کرد. پارەی زۆرتر هات بەرهەمی زیاتر هات بەرهەممان زۆر زیاتر بوو چەند کۆشکێکمان دروست کرد بۆ فرۆشتنی معەلەباتەکانی خۆمان واتە با لە دوکانی خەڵکی ترا نەفرۆشێ قازانجەکار بۆ خۆمان بێ. دوای 3 ساڵ 12 کۆشکمان لەو شوێنە پیرۆزانەیە دروست کرد. دوای 7 ساڵ یەکەم کۆمپانیای خۆم بنیاتنا ئەم پیاوەڵێت ئەو پیاوەشکی ئەو پیاوە دکتۆر حەسەن ڕاتیب کەیسا سەرمایەدارێکی مەشهوری میسریە لە یەک ئاەتی قورئانەوە دەستی پێ کردووە لیەشهەدوا مەنافع لەهم. قورئان ڕێنماییە بۆ دنیا و ئاخرەت بۆ گەیشتن بە مەطلەبەکانی دنیا و ئاخرەت. سیقەتان بە قورئانەکەی خۆتان هەبێ ئەم قورئانە هەموو شتێکی تایە عەقڵت بخەرە کار شوێنی بەتاڵ بدۆزەرەوە تا کاری تیا بدۆزیتەوە فەتحی گەورەت بۆ کرێتەوە. خۆی گەورە هەموو لایەکمان دامەزراو کات ئینشاء الله وڵاتەکەمان ڕزگارکە لەم هەموو نەهامەتی و لەم هەموو گەندەڵی و لەم هەموو پاشاگەردانی تووشمان بووە ڕزگارمان بێ یا رب العالمین. خۆی گەورە ئەم وڵاتەمان پارێزراوکە لە هەموو شەڕ و فیتنە و ئاژاوەیەک یا رب العالمین. ئیمانمان سەلامەت کە عەفومان کە و لێمان خۆش بە سەرفرازی دنیا و قیامەتمان کە گەنجەکانمان بگەڕێنەرەوە بۆ ئیسلام و بۆ ئیمان و بۆ دینداری و بۆ ئیلتیزامی باشتر یا رب العالمین. کچان و کوڕانمان لە دەوری قورئان و لە دەوری سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ بکەرەوە و بەکارمان بێنە بۆ دینەکەت یا رب بەکارمان بێنە ئیلاهە العالمین بۆ دینەکەت. خوای گەورە دینەکەت سەرخە یا ئەرحەم الراحمین. ئێمەش بەردێک بین لە بناغی ئەم ئیشە مبارەکەیە یا کەریم و یا الله یا حەی و یا قەیوم ئەو شەرەفە گەورەمان پێ ببڕێنە یا رب یا رب يا رب يا رب العالمين. اللهم آمين آمين يا مجيب السائلين. تابعي قشنا وكتر بخواي قورتان سفيرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا قبل خوش بس.